ئەمڕۆ چی بپۆشم؟ کەی خاکەکەم بچێڵم؟ چ ڕێگایەک بگرینە بەر بۆ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەو هەوا کە بەسەر جیهاندا دێت. بێگومان بڕیارەکانمان لە بواری ڕوبەڕووبوونەوە زۆر دەبن و کاریگەر دەبن و پەیوەستن بە زانستی کەش و ئاو هەواوە. لە کۆنەوە زۆربەی هەر زۆری نەتەوەکانی جیهان لە کەشناسیان کۆڵیوەتەوە بۆ ناسینەوەی گۆڕانکاریە وەرزینەکان. بەڵام پێشکەوتنی تەکنەلۆژیای ئەمڕۆ توانای پێشبینیەکان یەکجار زۆریان پێشخستووە، ئەمەش بەهۆی چەندین هۆکار و ئامرازی بەکارهێنان لە بوارەکانی سیستەمی کۆمپیوتەر و مانگە دەستکردەکان و وێزگەکان ئەوانەی تایبەتن بە ڕوانگەکردنی کەش و هەوا وە گۆڕینی ئەو ژمارانە بۆ داتای ئەوتۆکە تاک و دەستگایەکان سوودیان لێ وەربگرن. ئەمەش بەهۆی دڵسۆزی دەستەیەک لە پسپۆڕان و کارمەندان لە سەرتاپای جیهانەوە کە بۆ مایە 24 کاتژمێر ئەو کارانە ئەنجام دەدەن. هەل لە ڕێگەی بەرهەمی ئەم کارمەندانەوە ڕێگە بۆ سیاسەتمەدار و دەسەڵاتداران ساناتر دەکرێت بۆ بڕیاردان لەسەر پرس و پلانە نیشتیمانیەکان. داتای پێشکەشکراوی کەشناسەکان لە زۆربەی ئاست و بوارەکانەوە پشتیان پێوە دەبەسترێن. لە بوارەکانی گواستنەوە بە هەر سێ جۆرەکانی تا دەگاتە کەرتی گەشت و گوزار و لە پێناو پاراستنی سەلامەتی تاک و مڵک و سامانەکان. لە بواری کشتتوکاڵی یارمەتی جوتیاران دەدات بۆ بڕیاردان لەسەر گونجاوترین کات بۆ چاندن و ڕواندن و پارێزگاریکردنی بەربوومەکانیان لە هەڕەشەکانی کەش و هەوا. هەروەها یارمەتیدانی کەرتی وزە بۆ بەرهەمهێنانی چاکتر و پێشخستنی سەرچاوەکانی وزەی نوێ بووە و پاراستنی سامانی ئاو. هەروەها یارمەتیدانی کەرتی تەندروستی بۆ هەنگاونان و پاراستنی تەندروستی و گیانی هاوڵاتیان لە نەخۆشیەکان. ئاگادارکردنەوەی دەسەڵاتداران نزیکبوونەوەی ڕەشەباوە زریان و پێدانی زانیاری بۆ سەرباز و لەشکرەکان بۆ داڕشتنی باشترین پلان. ڕەنگە پێشکەشکارانی بڵاوکراوەی کەش و هەوا زۆر ناسراو بن، ئەوانیش کەسانێکی شارەزا و پسپۆڕن و بە کارامەیی کارەکانی ئەنجام دەدەن. بەڵام بە دەگمەنی بینەر ئاگاداری ئاستی ماندووبوونی کارمەندە لە بەکارهێنان و شیکردنەوەی وێنە و داتاکان بە شێوەیەکی بەردەوام. لە پێناو پێدانی زانیاری ورد دەربارەی ڕەوشی کەش و هەوا و هەروەها ئاگادارکردنەوەی بینەر یان فڕۆکەوان و فڕۆکە خانەیەک بۆ دەربازبوون لە حاڵەتێکی نەخوازراودا. پێویستە لەسەر کەشناسکەوە بەردەوام پەیوەندی و هاریکاری هەبێت و هەماهەنگ بێت لەگەڵ هاوپسپۆڕەکانی خۆی لە ناوچەکانی نێو شار یان لە دەوروبەری یان لەسەر ئاستی هەرێمی و هەروەها ئاستی جیهانیشدا. کەشناس لەسەرێتی زۆرترین خەڵک و دەستگا ئاگادار بکاتەوە لە کەش و هەوا و سەختە دژوارەکان و ڕزگاربوون لە ئاسەوارەکانیان. شان بەشانی کەشناسەکان زۆر جار پسپۆڕانی سامانی ئاویش وەک تیمێک هاوکاری یەکتر دەبن، ئەمەش بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان لە خزمەتکردنی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. وەک کەرتەکانی فڕۆکەخانە و دەستگاکانی پۆلیس و ئاسایش و فریاکەوتن و کۆمپانیا جیاجیاکان لەسەر ئاستی نێوخۆیی و جیهانیشدا. هەروەها پێویستە کارمەندانی کەشناسی بەردەوام بن لە نوێبوونەوە و دوانەکەوتن لە کاروانی پێشکەوتن و کارامەیی زیاتریان. بۆیە پێویستە حکوومەتەکان لە هەر شوێنێک بێ بە پێی توانای خۆی گرنگی زیاتر بە بواری کەشناسی و ئەو کەسانە بدەن کە لە نێویدا دەخوێنن و ئاسی زانستی کارمەندەکانیان بەرزتر بکەنەوە، هەلی خوێندن و کاری زۆرتریشیان بۆ فەرەهەم بکەن. ڕێکخراوی کەشناسی جیهانی WMO بە هەموو شوێک هاوکار و پاڵپشتیکارە لە ڕێگەی 6 ئاژانسی هاوکار و بنیاتنەر و پاڵپشتیکار و پەیمانگە و سنتەری لێکۆڵینەوە. ساڵانە لە ڕێگەی وەرکشۆپ و خولەوە پاڵپشتی لە هەزاران کارمەند دەکات لە سەرتاپای جیهاندا. ڕاستە لە جیهانێکی ئاڵۆز و خێرا و گۆڕاودا دەژین، بەڵام ڕۆڵی کەشناسان و دەستگاکان هەر بە چەسپاوی دەمێنێتەوە بۆ خزمەتکردنی بەردەوامی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە و دەستگایەکان.